کاک ڕزگار لە نەرویجەوە. فەرموو بەڕێزم. السلام عليكم مامۆستاگیان ئەم کاتەوە باش. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. کاک ڕزگار لە وڵاتی نەرویجەوە هەموو کاتێکتان پڕخێر و بەختەوەری بێ لەگەڵ هەموو مسلماناندا. زۆر سوپاس دەکەم، زۆر خۆشحاڵم دووبارە بە پەیوەندیکردنەوە لەگەڵ جەنابتا مامۆستایەکی بەڕێز و ئازیز و خۆشەویستی زۆر بەلامانەوە. زۆر خۆشحاڵم. یەک دوو پرسیارمەیە مامۆستا دەربارەی نوێژ. من کارمەندی بەیتەریەم، لە بەیتەریەم دەوێت دەوامەکەم لە سەربڕینێک بەیانیانە چون بۆ ئیش سەعاتی تێمەنێ بۆ نوێژی بەیانیان. تقریبا لە ماڵ و دوور کات نوێژەکەم دەست نوێژمەیە ئەچمە سەر کارەکەم، بەس لە سەعاتێکە 10,000 مریش کێتە بەردەم من فەحسیانەکەم. جاری وایە خوێنم پێوە درێت دەست نوێژم هەیە مەجالم نییە. جاری وایە حەلیوات سێریانەکەم نوێژەکەمەکەم هەر بە سیرکردنەوە لەسەر کورسیە دانیشتوم و مەجالیشم نییە بە سەیریانەکەم نوێژەکەمەکەم. ئایا دروستە یاننا؟ یا جاری وا هەیە 5 دقه ئیستراحەتمانەیە 5 دقه 10,000 5 دقه بینی هەیە، ئەو 5 دقه ئەچم لە شوێنێکا لە فرسەکێکایەنم بە 5 دقه بە جاری وایە بە پێڵاوە نوێژەکەم لەوە چێ جارجارمی هەستەکەم پرشی خوێنیشم پێوەیە. مەجالم نییە عنی خۆم بگۆڕم و بچم و با شوێنێکی پاک و بختە نوێژکەم. جاری وایە پرشی نوێژی خوێنیشم پێوەیە، جاری وایە بە پێڵاوە نوێژەکەم، جاری وایە پێڵاوەکان لابم. ئایا دروستە یان نا؟ ئەو پرسیارێکی دووهەمیشم بۆ نمونە من ئەمەوێت نوێژی عەسر تاخیرەکەم، نوێژی عەسر یانی مەڕۆ تاخیرەکەم پێشی ئەوە، پێشی عەسر ڕۆیوە یا عەسر بۆ نمونە عەسر دەیشتە مەغریب، من لە مەغریب پێشیەوە مەغریب ئەمرم. ئایا قەرزاری نوێژی عەسرە بم کە لەبەرەمە نەم مەجالم نەبووە بیکەم ناگاتە مەغریب بۆ نمونە ئەمرم یا یەکێک ئەمرێت، ئایا ئەوە گوناحبارە لەبەرەوە قەرزاری و نوێژەیە بێیاننا؟ زۆر خۆشحاڵە بم بە پەیوەندیەکە و مامۆستا زۆرم پێخۆشە تو خواواز لەمێنە لە وتاری ئەو مزگەوتی بەهاشت. مامۆستا من بە وتارەکان و هەموو ڕۆژێگوێگرم خۆشحاڵە بم دێ کاتێکی خۆشحاڵ بم با کاتی یەکێتریش نەگرم. زۆر سپاس کاکە ڕزگار گیان، دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس بۆ پەیوەندی جوانەکەت، بۆ وشە جوانەکانت. ئینشاءالله لە درێژەی بەرنامەدا کاکە ڕزگار لەگەڵمان بە لە وڵاتی نەرویجەوە وەڵامی پێویست بۆ ئەم پرسیارە جوانانت بۆ دڵسۆزیەت ئینشاءالله وەڵامێکی گونجاو بە پێیزانستی ئەو کە خوا پێرودگار پێ بەخشیون وەڵامت دەدەمەوە. کاری تۆش زۆر ئاسانە. زۆر سپاست دەکەم. کاک ڕزگار دووبارە سڵاوت لێ بێ، دەست و چاوت خۆش بێ. ئومێدەی سەرکەوتنت لە دنیا و قیامەتا بۆ دەخوازم. زۆر شادمانم بەو برایانەمان بەو خوشکانەمان کە لە دەرەوەی وڵاتن الحەمدولیلا پابەندێکی ئاوان بە دینی ئیسلامەوە لەسەر کارکردن و ماندووبوونێکی زۆر پارەیەک بە حەڵاڵی پەڕەنجی شان پەیدا دەکەن و زۆریان هاوکاری کەسانی خۆشیان دەکەن لێرە. یا ڕەبی لەشتان ساغ بێ، بەرەکەت بکەوێتە کاتتانەوە، بەرەکەت بکەوێتە کارتانەوە. والله زۆر دڵخۆشم بەو کوردانە کە لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا الحەمدولیلا ئاوا پابەندن بە دینی ئیسلام، بەدابوو نەریتە کۆمەڵایەتیەکان بە بابەتە جوانەکان و پرسیارە شەرعیەکان دەکەن. بەخوا چاومان گەشت بوو کاکە ڕزگار و دڵمان خۆش بوو. بەنسبەت نوێژەوە پرسی دەڵێ من کارمەندی بەیتەریم 1 سەعات دەمێنێ بۆ نوێژی بەیانی کە دەڕۆم یەخوا ئەو لە شت ساغ بێ ئینشاءالله خوا بەرەکەت بخاتە کار و کاتتەوە. دەڵێ 10,000 مریشک بەیەکەوە دێ و سەر دەبڕدرێ و پڕیشکی خوێنم بەردەکەی بە دڵنیایەوە شوێنەکە دوایە. ئەو کاتانی کە مەجالت هەبوو لەو 5 دقەی کە باست کرد باشترین شت ئەوەیە لەو 5 دقەیەدا خێرا فریاکەوە نوێژەکەت بکە. ئەو 5 دقەیە کە 5 خولەکە لەبەر دەستا 5 دقیقەیە نوێژەکەت بکە، حتا بۆت بکرێ پێڵاوەکانت دانێ، حتا بۆت بکرێ. ئەگەر کاتەکە ئەوەندە زەقیت بوو ئەوەندە نەگونجاو بوو کاکە بە پێڵاوە ئەو پرچکە خوێنانە ئیسلام داوای ئەوە لێ ناکە. خوا دەکاتەوە لە وڵاتێکی وەکو نەرویج لەو بارودۆخەدا لەو بێکاتیەدا کە دەسەڵات وەکو وڵاتی خۆمان نییە تەکلیفکەی کاکە نیو سعاتم بدەنێتر ئەوە وەکو سیستم و سعاتێکی مەزبوط دەڕوا و دقەیەک دواکەوتن لە کارەکە لەوە چێ خەسارەتێکی گەورە لەو کارگەیە بداوە لەوێت تۆ دەرکرێ لە کارە حەڵاڵەکەت و ئیسلام داوای ئەوە لێ ناکە. المەشەقەت تەجلیب التەیسیر لە درێژەی بەرنامەکەدا پێشتریش ڕوونم کردەوە. هەموو تەکلیفێکی شەرعی ئێستا تەکلیفی من یەک پڕیشکی خوێنی مریشکێک بەرلەشمەوە بێ نوێژەکەم دروست نیە چونکە زۆر ئاساییە دووسێ قاجلی پاک و خاوێن کاتێکی زۆرم لەبەر دەستایە بۆ ناچم خۆم بگۆڕم بۆ ناچم خۆم پاک و پوخت بکەم. ئەوەی جەنابەت نە ئەو کاتت هەیە و ئەو خوێنش بە لاشتدا نەهاتۆتە خوارەوە پڕیشکە بەدڵنیاییەوە هەڵبەزیەوەتەوە پەڕیەوە دەسەڵاتی توی تێدانە. ناوەڵڵا نوێژەکانت بکە پێویست بەدڵ ڕاوکێ ناکە.
ئەگە بۆت کرا پێڵاوەکانت دانێ ئەگە بۆ نەکرا هەر بە پێڵاوەوە لەسەر کورسیەکە چۆنت بۆ گونجا لەسەر کورسیەکە بە پێوە حد لە کاتی کارکردنە گرنگ ئەوەیە نوێژەکەت بکەیت گرنگ ئەوەیە بەرەو قیبلە بوەستی گرنگ ئەوەیە ڕوو بکەیتە پەروەردگار و بە پێی توانە ئەرکانەکانی نوێژ واجبەتەکانی نوێژ لە خوێندنی سوورەتی فاتحە لە ڕکوع و لە سوزدە و لە هەستانەوە و لە تەحیات لە سەلامدانەوە ئەمانە بکە واللهی نوێژەکەت هەمووی دروستە و پاداشتەکەت لای خوای پەروەردگار زۆر گەورەیە چەندی لە توانات دابوو پاکوخاوێنی خۆت پارێزە کە دەشی پارێزی ئەوەی لە توانات دانەبوو پڕیشکی خوێن و ئەمانەت بەرکەوتەوە بەو جلانەوە تەکلیفت لەسەر نییە بڵێ نوێژەکەم ناکەم یان نوێژەکەم دروست نییە گوێ بۆ کەس مەگرە لە برای خۆتی وەرگرە نوێژەکانت بکە هەمووی دروستە و ئینشاءالله پاداشت لە لای خوا لە ئێمە کە بە ئیسراحەت دەتوانین خۆمان بگۆڕین و لە وڵاتی موسڵماناندای پاداشت لای خوای پەروەردگار زیاترە یا ڕەبی لە شساغ بێ ئەڵێ دەمەوێ عەسر پێش بۆ نمونە نیۆڕۆ عەسر بەیەکەوە بکەم بیان نوێژی عەسر ئەگەر بۆت گونجا عەسر بەرە لای نیۆڕۆ بەڵام نیۆڕۆت هێناوەتە لای عەسر ئەڵێ ئەم دقەیەنە ئەم دقەیە ئەم دقەیەنە ئەم دقەی ئێستا هەردووکیان بەیەکەوە دەکەم نە نیۆڕۆکەت کردووە نە عەسرەکەت کردووە کاتەکەت هێناوەتە لای یەک بەڵام وا 10 دقەی ماوە بۆ نوێژی مەغریب ئێستا تۆ بەتەمای نوێژەکەت بکەی خی گەورە تەمەنی تۆش هەموو مسلمانان درێژکە و مردنیش لە ڕێی هەموماندایە پرسیارەکەی تۆ زۆر ڕوون و ئاشکرا و جوان دیار بوو نەک بۆ جەنابەت تەمەنیت پڕبەرەکەت بێ خوابتان پارێزێ من بانمونە بە خۆم بێنمەوە نوێژی نیۆڕۆم هێداوەتە لای نوێژی عەسر یەقینی ناودڵم هەیە کە نوێژەکەم بۆ خۆی پەروەردگار دەکەم بەڵام لە کاتی بانگی عەسرا بۆم نەکرا نیو سعات دوای عەسر سعاتێک دوای عەسر سعات و نیوێک دوای عەسر وا خەریکە 10 دقە چارەگێکی ماوە بۆ نوێژی مەغریب دەست نوێژم هەڵگرت و خەریک و نوێژەکەم بکەم یان فریان نەکەوتم دەست نوێژەکەشم هەڵگرم مردم ئەم دوو نوێژە لای خوای پەروەردگار لە قیامەتا قەرزارنی نەخێر قەرزارنی چونکە تۆ لە ناو دڵتا هەبوو کە نوێژەکە بکەیت لە ناو دڵتا هەبوو کە نوێژەکە بکەیت یەقینت هەبوو کە دەیکەیەکە کاتەکە مەرگ ڕێگەی بدایە بەڵام نەشگەیشتێ نوێژی مەغریب عەمدەنیش تەخیرت نەکرد کاتەکەت ئاوا گونجا ئەم دوو نوێژەی کە نەتکردن بۆ نمونە نیۆڕۆ عەسرە لای خوای پەروەردگار لە قیامەتا ئەجرەکەت بۆ نووسراوە و گوناهت لەسەر نەنووسراوە و هیچت لەسەر نییە ئەمە بەرەکەتی دینی ئیسلامە دینێکی ئاسان لە خوای ڕەبی عالەمینەوە لە پەیامی پێغەمبەرێکەوە کە ڕەحمەتەن لیلعالەمینە زەحمەتی تێدا نییە دینی ئەمە ئەگە خۆمان لە خۆمانی نەکەین بە زەحمەت هەمووی ڕەحمەتە ناوەڵا کاکە ڕزگار ئەو دوو نوێژانەی کەوا کۆ دەکرێنەوە ئینسان لە کاتی دوای ئەوەدا مەجاری نەبوو گەیشتە فەرزێکی تر و نەگەیشتە فەرزێکی تر و مرد ئالەم کاتەدا ئەم نوێژانە لای خوا قبوڵن و ئەجر و پاداش بە پێی نێتی ناودڵە چونکە کەم تەرخەمین نەبووە وەخوا سەیری نێتی ناودڵەکان دەکە ئەڵێ وتاری مزگەوتی ڕێگەی بەهەشتن نەبڕێ برای شیرینم ئێمە مۆزەفی ئەوقاف نین و ئێمە ئەگەر هەر شتێک بین لەسەر زەویدا خزمەتکاری دینی خۆین و بۆ دڵنیایی جەنابەت و هەموو بینەرانی بەڕێز الحەمدولله ئێمە هەموو جومعەیە وتارمان هەیە شەر نییە لەو مزگەوتە گەورەدا بێ بەڵام لە پەیجەکەی خۆم لە یوتیوبی خۆم لە فەیسبووکی خۆم مەوەسەفاتی شارستێنی و لە زۆربەی کەناڵە ناوخۆیەکانەوە هەموو وتارێک تەنها دوو وتارمان نەبووە ئێستا بەیانی وتارمان دەبێت بە ئیزنی خوا لە پەیجەکەی خۆم پەخشی ڕاستەوخۆ سعات 12 و چارەک بۆ 20 دقه پەخشی ڕاستەوخۆ دەکرێتەوە وتارەکە لە کاتی خۆیان پێشکەش دەکەم و ئینشاءالله بەردەوام مانگی ڕەمەزانیش 30 ئەڵقە وتارمان دەبێت بە ئیزنی خۆی 29 تا 30 ئەڵقە بە پێی زیاد و کەمی ڕۆژەکان ئەوەندەی دەرفەت بوو ئینشاءالله هەموو شەوێکی مانگی ڕەمەزان ڕاستەوخۆ لە خزمەتتان داین بەرنامەکانمان هەر وەکو خۆیەتی لە مزگەوت بین و لە دەرەوەی مزگەوت بین وتاری جومعەمان هەر هەیە وتاری ڕەمەزانمان هەر هەیە و ئینشاءالله بەرنامەکان زیاد دەکەین کاکە ڕزگار سوپاس بۆ جەنابتان بۆ ئەوانی کە لە ئەوروپا بەردەوام گوێگری بەندەن یا ڕەبی خوا سەرفراستان کە بەخوا منیش دڵم بە ئێوە خۆشە کە لەو غوربەتەدا گوێ لە وتاری ئاینی دەگرن 100 جار ماڵ ئاواییان لێ دەکەم و من گەلێک مەمنونی ئێوەم و دەستخۆشی لە جەنابەت لە هەموو مسلمانانی نەرویج لە سوید لە ئەمریکا لە بەریتانیا لە ئەڵمانیا لە هەر وڵاتێکی ئەوروپیدا یان لە هەر وڵاتێکی ڕۆژهەڵاتیدا بن خوا سەلامەتتان کە